ئەو کاتتان باش هاوڕێیان چۆنن بە هیوام تەندروست باش بن ئەوڕۆ لەگەڵتان هەندێک دۆستەی گەندەڵی و ئابڕووبەری و سیفاتی ئومێد خۆشحاڵتە پێ دەرانسێنین کە دەیەوێ وەکو کەسەشی سادە خۆی پیشامدا و خزمەتی هەولێر دەکە و کوڕە هەژارە هاوڕێیان کەسێتی زۆر گرنگە لە تەقییمکردنی وەرگرتنی پۆست یعنی مەسەلەن یەکێک لەو سەبەبانەی لە انتخاباتی کلینتۆن بووە بزانم لەگە مەکین لە جمهوریەتەکان کلینتۆنش ئەو ژنش جێگرەکەی بناوی سارا بوو سارا ئەو ژنە لە پەروەردەی خێزانی سەرکەوتوو نەبوو فەشەلی هینا شعبی ئەمریکی وتیان ئەوە نەتوانی خێزانی خۆی بەڕێوە بۆ سەرکەوتوی چۆن ئەوە دەبێت یان ئەوە تا مەسەلەن ئەوە لێرە لەو ماوەی ئیبەبوشەیە لێرە سەرۆک حزبێکی مەسیحیەکانە ئافرەتێکە لێ دوانەشیدا 100 پۆلیسی سویدی بریندار بوو لەوەی کابرا راسمۆس ئەو کابرا فاشیست و ڕاسیزمە دانیمارکی سویدیا قورئانی سوستان کاردانەوەی ئیسلامیەکانەوە بوو 100 پۆلیسیان بریندار کرد دەیان سیارەیان سوستان ئیتر لێ دوایین داوتی لۆ 100 ئیسلامیش بریندار نەکرا لۆ 100 ئیسلامیش نەگیرە کە کاتێکدا ئەوان پۆلیسی ئێمەیان بریندار کردیە ئیتر ئەوە زەجەیەکی وای لێ دروست بوو داوای لێبوردنی کرد هاوڕێیان ئینسانی بەرپرس وایە و ئومێد ئێستا لە شوێنەکە ئەوکو گوتمان دیتان ئەکەپا لە ئینتخابات لە بەرامبەر جەهەپە دۆڕا لە ئەنقەرە و ئەستەمبوڵ ئیتر شکستەچی دەهات یعنی تەوازنی ترکیا گۆڕی کەسی کاکە متەسەڕفی هەولێرە خاوەنی ئەتەکەیەتە چی دیتان هەرچی وشە بوو نەسڵی نەکردەوە و زۆر بە سەرسەرێتی بەمە دەڵێ وەرنەوە ئەگە پیاون وەرنەوە یعنی ژنچی ئینسانی یان ئەوە تا باش دەزانین کاچی من کو پێشمەگە نەدەوێرە کۆن بستەوە ژێر دەسەڵاتی بەعس دەگیرانی ئەو ئازادیەکە لە چ بوو ئەگەر لۆ بەنێنی بەهات بە کاریتە ئێمەش ڕێی لێ هاتیە ئەوەی بەریئە وەکو وشار مەلا وشار تیرۆر دەکرێت وەکو شەهید سەردەشت دەکرێتە تیرۆریست وەکو ئیسماعیل سوسێ ژنەکانیان دەینە بەرامبەری وەکو ئەو دەیان و سەدان کەسانەی لە زیندانن وەکو ئەو زیندانیانەی بادینان کە ئێستاکە لە هەولێر دیتان چ دادگای و قەشمەری خانەیەکیان لە بەرامبەر ئەوە کرد تۆ وەرە ئەوە هەیە ئەوە هەیە ینی بە کاکمە دەزانی ئەمن لە سویدم نادە ئەوم لە کاتێکدا هەربینەوە لە مەتار دەمانگرنەوە ئازایەتەکە لە چدایە بەدەست خۆت بێ بن دەستیان وەکو مەڕێک بستە بەردەستی گورگێک بستە پێی گورگێک هاوڕێیان ئاستێکی زۆر نزم وازام گرانیش لەسەر ڕۆزایدان قسەکان بەدەر لەو ئوسلوبە قسەی کرد دوای ئەو لە زیاتی ئەو ئەتەکێتەی چاپکە کۆمەڵە کەسی بەڵتەچی و زمان پیسیان لە ئێمە بەردا لە پەیزە فەیکەکان یان و سێبەر و کە بە پارێ قوتی خەڵک پارێژی زۆر هەن دەدەنە و ئەدمین و پەیجانەیان بە سەدان پەیجیان هەیە محەممەد سەلیم نزوری کە تەمیلیان دەکا و لە ئاسایشی گشتی یەکێک لەوانەیە بەخۆی گوتبووی زۆری پێ ناخۆشەکەەوە درم بۆیە پێی درم 2,000 بەڵتەچیمان هەیە لەوانەی سەزادا لەوانەی پەیجەکان بەڕێوە دەبن لەوانەی هێرش دەکەن سەوارەگای حیزبەکان سیخوڕی دەکەن 3,000 پارەشیان هەیە هەموو لەوانەی کۆمنت و ئێمە دەنووسن بۆ زانرا هاوڕێیان بەسەر کەیسێکمان نووسی کۆمەڵێک بەرپرس و ئەوانە نییە پێیان دەڵێن بڕۆ هجوومکە و کۆمنت بنووسە و 20,000 دیناریشیان وەکو گەوادی و بێئەخلاقی پێدەدەن ئیتر کەسی ساقیت یاهینا یەکێک لەوانم پێم خۆشە داوا لە قەیدوو دەکەم داوا لە ئومێد خۆشنا دەکەم ئەو پیاوە زەریفەتان لە موختارەکەی سەیدا و سێتاقن توویژدانتان قسەک لە بۆمان باسکەن خاوەن چ کەسایەتێکە ئەگەر نامە ڕۆژێک لەگە برادرە خۆشەویستەکەی لە مالمەوە قسە دەکەین بە تەلەفۆن هەری دەگرین بەس توویژدانتان بڕۆم پرسم برێن ئازادی مامی لۆ پێشمەگەیشتی گول لە بارانیان کرد دوو برایەتان ئەو کارە و ئازادەوە بزانم لۆ بە خۆتان گرتیتان لە چ گرتیتان تا ئەسێگەچیان بەرنەبوونە بابی پیاویش بەعز بوویان نا وەرە ئەو ڕۆڵەگە برادرێک باسم دەکرد وەرە لەو سەی داوای کە یەکێک لە گەڕەکە جوانەکان و تێکوشەرەکانی شاری هەولێرە نەبرێت گەڕەکە لە هەفتاوەشتاکان ئەو خەڵکی دەشتی هەولێرێ چیتە ئەو شای و گەڕەکەیان زیاتر ئاوەدان کردیتەوە گەڕەکە چێژارنشین و خەڵکی دەشتی هەولێرەیە
دەیان کاوادیری تێکۆشەری هەموو حزبەکان و قارەمانی لێ سەر هەڵدە تەنانەت هەتا ئەو 6 ئازار یەکەم خۆپیشاندان لە هەولێر زیاتر لەو شارەوە بوو لەو گەڕەکەەوە ئینتلا بەرەو ئەو گەڕەکە چوو ئەو خەڵکە گول لە باران دەکران کە هەر هەموو خەڵک ماڵەکانی خۆیان کردنەوە بەس لەو شارەی لەو گەڕەکەی سەیداوە من ڕداوا دەکەم باش خەڵک سەیداوە بەڕاستیان کو قبوڵ دەکەم مختارە شیواتان هەیە خۆ من چەند بیناسم ئەنگۆ دەهنگی من دەیناسم ئەین بەجددی کو قبوڵتان دەکەم بەس تکا لە کاکومێر خۆشناوە لە قیدوو مەسوول لە قیدووەکەی دەکەم کە چوە سەردانی توجدانتان وەرەمە لە پرۆفایلیمان لۆ بڵاوکەنە چ کەسەکە پرۆفایلەکەمان لۆ بڵاوکەنە ئەوەتان کردە نوێنەری پارتی لە ناو ئەو خەڵکە تێکۆشەرەی سەیداوەی هاوڕێیان لەو گەڕەج سەیداوەی لە حسک دەوان 3-4 حزب ئەوە بوونا لە هەولێرێ بەردەوام گەشەیان کرد و زائیدەن پارتیش مەفرەزە شەید خدر سوارەیان هەبوو کوراویش هەر خزمی ئێمە بوو هەراویان هەبوو شەید خدر سوارەیان هەبوو داهاتە دادەبەزی و کار و چالاکی زڵی بەعز دەکرد ئەگەرنا بەس ئەکسەریەتی یەکێتی شوعی حسک بوون حسک بدایەتە ئەوە یەکێتی و لە دوای 82 یەکێتی بەهێزتر بوو لەگە شوعی ئەوە وەرە لەو ئەزە گەڕەج سەیداوەی یعنی لەگە برادێک باسم وەرە لەو هەموو بنەماڵە تێکۆشەر و قوربانی دەروی وەکو مەسەلەن لە حسک حزبی سۆسیالیستی ئەو کاتی شەید تەحسینە شەل هەبووە عەریف عەلی هەبووە کەوانە زۆر قارەمان بوون لە شوعی شەید حەیدەر هەبووە مەسەلەن لە یەکێتی مەسەن شەید ڕێباز و شەید مەلا سلێمان کە ئەو دوێی پارتی گولەبارانی کرد و هەر لەو مانجی 5 بوو ها ئومێت بۆ زانیاریت بەبەر لەوەی ئەوە بم هەر ئەو ڕۆژ ساڵیادی کۆمەڵکوژی هەولێرە 83 گەستان لەو شارەی گولەباران کرد هەر لەو مانگەی شەید سەردەشتان تیرۆر کرد هەر لەو مانگەی کۆمەڵکوژی مەسیفەیە کە 17 گەنجی هەولێرێتان مەسیفتان گولەباران کرد هەر لەو مانگەی دەیان سەدان تاوانکە کە من ئێستا ڕەنگی لە بیرم چوو بیتن بەس کۆمەڵێک کۆمەڵکوژی مەسیف هەولێر سەردەشت ئەوانە لەو هەولێرەوەدا بەرحاڵ دیگە لە یەکێتی شەید ڕێباز مەلا سلێمان محەممەد سەرسپی محەممەد هەمزە مەولود هەمزە بوو شەید مەولود هەمزە کە ئەو بەرپرسی ڕێخستنەکانی یەکێتی بوو لە هەولێرێ محەممەد زەنگرانە گول لە بارانکە دایا شەیدکێ کە داوای لێبردن دەکەم وەرە لەومەی کابراجیان هینا بە ئیلەوە پیاوی بەعز بوونە پێشمەرگە بنەماڵەکانی کوشتیەوە لە دوو بابیش سڕایتەوە بیکوژی و دوو برای لەسەر دەرمان لە ژۆرەیە کە هیچ چی پێ بەرنادرێ ئەو هەموو چەقەچەقەش دەکا و لا غني عن التعريف هم خلق دايشي ناسي كمن او اصلا نظم بيه مسري بلام خلق السيداوي دي ناسي او لما برده او كاردان لبري او يبين خويا عم بقورن غلطك دكان يعني حزب هيك كم كرتيك دكت يتشارك دكا امن برواب كان يقلمون تانا ساندي لو جات ما سوسيال ديمقراط سويت ل 2010 نو انفالي بجنوسايد ناسي ل درا دنگدان دنجام بينا ده كرد معنا هرا وهريا سەرۆکی پەرلەمانیان لە گەرمان دانیشت کە دوای بۆ سەرۆکی پەرلەمان لە گەرمان دانیشت قەرەبیانەوە کردینەوە بەناوئیت کە بە بەیاننامەیکە غەڵەتێکیان تێپەڕی دەنجیان نەدا قسەکەیوان قسەک مانتەقەتیش هەبوو کە ئیشی پەرلەمان نییە دەنگ بدات لەسەر بە جینۆساید ناساندن ئەوە ئیشی پرۆفشناڵەکانە بەڵام قەرەبیا کردیدەوە یعنی حیزبێکی گەورە و گران هەموو ئەو هاوڕێیانەی چاک ئەوە ئیسلاحکەر کوچیش لە گەرمان بوو ئەوە دەزانیت کادری پارتی یەکەم جار بوو لەگە خۆم ئەمن بردم لەبەر مۆعیدەکەم وەگرت ئەمن کۆنتاکتم هەبوو لەگە ئەوە ئانلین دانیشتین پێشتر ئەمە وەکو چاک ئەو ئانلی وەزیری خارجیە دوای ئەو ئانلین گوتی وەرن لەگەڵ ئەوە بەرپرسی هەموو پەیوەندیە گشتیەکان کە دوای ئەوە بووە سەرۆک پەرلەمان ئەسەر ناوەکەی نەبی چووە کابراایکی مزعیج و بەس قەرەبوویان لەو کردینەوە یعنی ئەوەم بەنمونە لەو ئەوە سلاحەکە بوو پارتی بوو لەگە خۆمان بردەوێن لەوێن دەر فێڵی لە من کرد وڵات چۆکردن بزانێ ئێستا ناوی سەرۆک پەرلەمانەکەی سۆسیال دیموکرات خۆلی پێشوم نەویستەوە مەوعیدی کوری گوتم بابە من تون هەندێک نال و ئەنفالیان لە پشتە لە ڕێ من مەوعیدی وەردەگرت لە کۆمەڵی گوڵام بوو بەرحاڵ یعنی لویان قەرەبوو دەکردینەوە دەیان جار حزب وایە کەچی ئەوە چێی بەڵتەچیە
من هەر داوا لە کاکوێت دەکەم پرۆفایلی ئەو مختارەی کە لە ئێمەی بەردایە لە بۆ خەڵک باس بکە تکات لێ دەکەم لە قیدوو هاوڕێیان بچینە سەر ئەو خاڵی بکە ئومێد خۆشناو یەکەم خاڵی کە بینە سەر قسە یعنی بەو زمانە پیسەی کە لەگەڵ ئێمەی قسە کرد ئەوە گۆڕی ئەوە مەبادیئی بابی خۆی فرۆشتیە بابی شەهید ئومێدی بابی ئومێدی شەهیدە شەهیدێکی نیشتیمانی کوردستانە لە هەفتاکان شەهید بووە بزانم وەکو وتم هەندێک دەڵێن نادام کراوە هەندێک دەڵێن لە شەڕ شەهید بووە بەڵام شەهیدێکی نیشتیمانی کوردستان خاوەنی مەبدەئێک بووە مانزانین لە کۆتای هەفتاکانیش مەبدەئی وانە دژی پارتی بووە کەچی ئومێد هەڵساوە ئەوەی بابی خۆی گۆڕیە کردیتە شەهیدی سەنگەری پارتی ئیکاچی من بابەت یعنی تو ڕاستە کوڕی بارتی بەس ئەو تاپۆی خانی نییە ئەو فکر تۆ چۆن دەچی مەبادیئی بابت دەگۆڕی لەو حیزبە کە باوکت ئەو دەمی لە گەرمەی شەڕدا بوونە لەگەر یانیان با بەواز لە شەڕ بێنین کە ئەوە عاڵە بەس مەبادیئی بابت ئی هەندێ لە من تونتربی ئەمە لەسەر ڕێبازی بابتم ئەمە لەسەر ڕێبازی بابتم دیفاع لەو خەڵکە ڕەشوڕوتەی دەکەم کە ئەوە قەناعەتی هەفتاکانی و بەشتاکانی کۆمەڵی ڕەنزەرانی کوردستان بووە جەنابیش لە بەرەی ئەو هێزە بەڵتەچی و تیرۆریست و دەرەبەگەی کە دیتت کۆمەلگای کوردی بەرەو چێوە بردی و خەڵک چۆن نەفرەت لە کوردایەتی دەکەن چۆ گۆڕێکی بە چه حەقێک یعنی بە چه حەق ڕاستە تو کوڕی بابتی بەس ئەو چییە خۆ مولکی بە ئێستا مەسەلەن شەهید سەردەشت ڕاستە کوڕی ماڵی مام عوسمانە بەڵام کوڕی فکرەیەکە شەهید کاوە شەهید ویداد شەهید ڕەوڤاکرێی سەدان شەهیدی تر ئەوان دەبنە کوڕی گەل هەموو شەهیدانە ڕاستە ئیەچێتی پارتی مامە ڕیشاد نازام چێ بەڵام ئەوانە شەهیدی گەلن بە پارتیەکانیشەوە هاوڕێن شەهیدی پارتی نین شەهیدی ئێمەشن یعنی ئەوان لە پێناوی ئازادی کوردستان ئەو دەمی باوەڕیانە بووە ئومێد خۆشناوی شەهیدی باب دەگۆڕی ئەوە شکاکە ئەوەش حاڵەتەکە و إلى آخره هاوڕێیان ئەو ئومێد خۆشناوە بە وێنە هێچی بەخۆی و بازم هێفدار ئەو هێفدارە قسە زڵەی پارتی تا ئەنجارێک لەگەویش قسەم کرد گوتی نابی بڵاوکەیەوە بەرها ڕێزم کرد ئەگەنا یعنی هەندە شت پرەنسیبە گوتی من نابی بڵاوکەیەوە تەواو زۆرمان گفتوگۆ کرد هاوڕێیان ئەو ئومێد خۆشناوە چیتە قوبرس شادەی وەرگرتیە بە پارە هاوڕێن یعنی هەمومان دەزانین قوبرس یۆنان مسر هۆڵندا کۆمەڵێک وڵاتن بە ئۆنلاین بە $100 $200 $300 $500 شەهادەت چ دەوێ وەرگری رووسیاش بەڕاست زۆربەی وڵاتە یعنی بڕوا کە چەند کەس بە منی گوتی وەرە ماجستێری دکتۆرا لە رووسیا لە وەردەگرین بەس ڕۆژی ئەختیجی کورد دژی گەندەڵین بێت بە خۆمان گەدەجالۆ لێرە تەواو ناگەین ئەگەر کاتمان هەبی دێن لێرە لە خۆمان تەواو دەکەین کە بوارەکەی یان لێندەر دەفتەرێک بدە لە رووسیا دکتۆرا لۆ دێ ماجستێری لۆ دێ ئەو لە دوای ڕوخانی سۆڤێتەوە ئەوە دەستی پێکردیە زۆربەی بەشەشی زۆری ئەوانە شادەی ئەویان هینە قاچاقە من دەڵێم بەشەشی زۆری مەرزنی هەرهەمی وابی بەڵام خۆ دەبینن بە ئۆنلاین لە هۆڵندا لە قوبرس لە یۆن لە مسر لە زۆربەی ئەوروپای شەرقی وڵاتە هەژارەکەم بە پارە دەکرێت بە ئۆنلاین ئومێد خۆشناویشێک لەو فاشلانەیە لەوێنەر وێنەی هەیە بە کڵاوەکەی و چ شادەی وەگردوو بێنە سەر خاڵەشکەی کاگمێن ئەتوو باشە خەڵکی گەڕاوێ چی شتێ دەچی شەهادەی تەربیەی سەفی 6 شازانم دادێت لە شەرگات و تەربیەی مووسڵ دەینی بە $3,000 دەکرد ڕەنگی نەفی بکەی بەڵام لە نێوان من و تو وجدان و ئەخلاق و گۆڕی بابەت هەیە کە هەمومان دەزانێت بە خۆت باش دەزانێت ئەو کەتنەت کردیە دەبەرە ئینسانشی فاشلی لە ڕووی خوێندنەوە چی شتێ بەچی لە شەرگات شادەی دەکڕی زۆر کەسێیان بەخۆی بڵێ بەڵگەتی باشە بەڵگەی لە چێ بینم فلیمەکەی بگرم کە وەری گرتیە و کە پێیاندایە تا نسخەی ئەسلی هینەیان لە تەربیەی بڕۆ نەسە مەلەفی ئەگە فرێ نەدەن چکەوانە ئێستا حکوومەتن بە کیف خۆیان دەوا ئێرتێک و بێگەدەن بڕوان پێ بکەن بە پارەی کردیە متەسەڕفی هەولێر کە هەر یەکێک لەوانە ئابڕوچوونە لە بۆ خۆشی سێ ئومێد خۆشنە تۆ لە شەوانی کۆلیژی جیهان دەوامت دەکرد لە قۆناغی چار
لەیەکێک لە ڕۆژەکان ئومێد خۆشناو ئەتوو امتحانت کردیە لە ئیمتحانەکەی قۆپیەت دەکرد مامۆستاش قسەی لەگەڵ ناکرد مامۆستا قسەی لەگەڵ دەستۆ پشتەوە هەتا کەس نەیبینی کە دەدیترا و خاڵی سێم لە کۆلیژی جیهان بە شەوان داوامت کردی ئومێد خۆشناو و یەکێک لە قۆپیەتی ناودارەکان بووی مامۆستاش نەوێرە ئایان ئەوتە تەساهولی لەگەڵ کردیە هاوڕێیان گۆ لە پشتەوەدا دەنیشت هەتا کەس نەیبینی جارێک لە زارەکان کەشف بووە بوویتە هەراهۆریا ئەو تەڵەبە هەبووە تفۆنی بردی بەس ئەو هەر کاغەزی دەرهینایە بە ئاشکرا مامۆستاکە خۆی بکردیان هەراوتیان کو دەبیت بە ئاشکرا قۆپی بکە هیچ گوتی بزانە بڕوان پێ بکە ئەوە جملەی بووە شاهد عەیانی وێندەر باسییان ئوستاز یارمەتی ئەوانەش بدە یعنی نەک بەخۆی کردیتی یارمەتی ئەوانەش بدە باشە کو دەکری پارێزگارێک ئەوەندە فاشل و قۆپیەتی بێت لە ئەوە ئەمە باز لەوەش ناکەم ئەوە لەسەر قوتابخانەی دوو منداڵەکەی کە لە قوتابخانەی ڕۆزاکە وابزانم پەیوەندیم بە مدیرەکەش کرد ئومێد دەبرێ من تحقیقەکەم لەو شتانە و پێوی زۆر ماندی بوومە تەسەوەڕ کەم یعنی تا ئێستاش بەدواچوون لەسەر هەموو مەسئول مەلەفەیە هەر یەکەوەیە بەدواچوون ئەوەندەم لەسەر ئومێدی ئەو 8 مانگە هەندێکی و هەندێک شرە و ماوەی خەبەر دێهات ئەڵێن دوو کوڕیشی یعنی بە تەساهول نازایکرایە و دۆستێکەش درایتە هەندێک پەرلەمانتار بڕۆ ئومێد خۆشنەوە ئەگەر لە پەرلەمان نەبوو ئەمن پەرلەمانتارشی دیاریش ئەم دەزانم دەنجیان بۆ ناردیە پێیان گوتی ئاگادارە گوتی ئایدی من نییە بداییکە یعنی بڕاکەم لەویشم وەرنەگرتی بەرپرسشی دیاری پەرلەمان بڕۆ لێ پرسین کاکە کۆمەڵ ئەوی ئەبستار مەجید بڕۆ بزانم داوای لەویش کرایان نە داوا لەویش کرایان نە یعنی بەڵام وەرە بینە سەر ئەوە چۆن دەکرێت متەسەڕفەکی هەولێرێ قۆپیەتی بی و بە پارە شەهادە بکڕی و لە ئەوڕۆپاش لیسانسە ئەوە بی بە هەر سادە بی جگە لەوە یەکو گوتمان ئەو هەموو مافیا بوون و غەدرە لەو شارەی دەکرێت ڕۆژێک لە ڕۆژە لافا کورا لافا وێرانی کردین وەرە پێمان بڵێ چێت عقوبەدا 13 کەس مرد لە هەولێرێ متەسەڕف چێتان عقوبەدا سار 5 هەم ساڵی چەند لافاوەک دەبی چێتان ئەوە کرد ئەو هەموو پارەیە لە خەڵکی هەولێری وەردەگیرێ زەویانێدا جژ دەکرێت سەدان دەفتەر سەدان دۆنمسەی ئەوە محافزە بێ لە سەوانە بەجواب بێ یان ئەدوو محافزی ئەو مافیانەی کە دەی دیفاعیانێ دەکەی خۆیس ئاگای لە خۆ نامینێ زۆر داریوایە لە زیاتی پارتیش جواب بداتەوە کاتێکدا ئەوەگە پارێزگاری من بی کو دەکرێ پارێزگاری ئومێد ئەحمەدی شاعیر بی پارێزگاری هێمن مامەند بی پارێزگاری شران ئازاد و ئیسماعیلسیان بی لۆ لە شارەکەی خۆیان دەربەدەر دەکرێن لە سەفەکر ڕازەرگراوی بی دەیان و سەدانی کە لۆ لە ئەو کوڕە هەولێریانە ئێستا بووینە ئاگر لە پارتی لە کاتێکدا ئەو شارە پڕ لە بەعسی و داعش و دز و چێ لێی دەقەومێ لە هەموو مەنتیقەکە نەک برین لە هەموو مەنتیقەکە بەلەو کوردستان یعنی وەکو گوتم بڕوا بکەن سێ ژن زارش کەش باسم کردیت سێ پیاو سێ ژنیان لە ڕۆژ ئاوا کوشت هاتوونە هەولێرێ ئەو دێنش بڵاومان کە سەدام حوسێنەکەی سەدام حوسێن ئاخر بەس ناوەکەی کافیە تۆ وەرە بیر کەرەوە لە ئیسرائیل کەسێک بژی ناوی هیتلەر بی میوانداریش بکرێ و کچە جوانیشی بدرێتێ و دیارە و سەرمادارێک داتی بەس پارتی بخۆ بکردیتیە منبعی ئەو هەرچی لە بەغدایە لێی دەقەومێ دز و زەردە و بەعسیەکان و عزە دووری و بەعسیەکان و ئەتەمەر دەکەن و خۆ کاکە خۆ میدیای بەعسیەکان باسییان کردی هەموو میدیا عەرەبی باسەکە عزە دووری هەولێرێ مرد بەچەقەچەقین بۆ نابیتن نەفی بکەن کەچی کوڕە جوانەکانی هەولێرێ دەربەدەر دەکرێ و دەگیرێن و ئەوە دەکرێن لۆ ئەتۆگە محافظ بدەیت محافزی یەکێتیەکان بی گۆڕانەکان بی شوعیەکان بی یەک خەڵکە ناڕازی و زوڵم لێکراوەکان بی و هەولێرێکی میوان دۆستی هەولێری کە دڵی لە بۆ جەژنیکان و بارزانیەکان و هەموو خەڵکە لێ قەوماوانە کردەوە کە ئێستا بوویتە شاری ئەو کەس خەڵکانەی کە
چی دز و بئەخلاق و چی فاسد و پڕی شاری هەولێریش وەکو سلێمانیش وایە پڕی ئافرەتی دەشفرۆش کرا لە ئێران و ئەوانەوە دێن ئێستاکە ئەو هەولێرەی سوڵتان مزەفەر و کەسی سبغەتی ئاینی هەیە پڕی ئافرەتی لەشفرۆش و مەلها کرایە هەولێرێک وەرە قەزم لەوەی ئاخرم وێک محافظ بیدە بی کەڕە یانی کۆمەڵێک پرەنسیبی ئەخلاقیە لە سەروی داری وەرە ناوێری ئومێد خۆشناو عەبدولخالق معروف تاکە یەکێک لە مرۆڤە جوانەکانی هەولێرە پەیکەرە شیرۆدا بنێ لە ئەو هەم شەیدەیەکێتی و شوعی و ئسک و کورە هەتا پارتیەکانیش خۆ مەزموعەک پارتی ئیبرازن مەزموعە پارتەکەی 670کان هەمووی هەمال کراینەها جەماعەتی ئەیلول کە لە 670کان لەو هەولێرەی هەموو پارتی قەدیمەکان سیمبول و ڕەمزی جوان بوونە نایە نییە هیچ شاری ئەوەیە بڕۆ لەو هەولێرەی بزانە میوانی یان نەقەیدی ناکە خەڵک دێ بەس یعنی بزانە چ لەو هەولێرە کرا وەرە بزانە هەولێر تعریب کرایە یان نا 600,000 عەرەب هەیە کە باز دەکەن 3 بەشی لە هەولێرەیە ئەو لایڤێک باسم کرد ئێستاش بە سەدان و هەزاران شوقی کە دروست دەکرێت بە دەیان هەزار خێزانی برم هاوڵاتکە عەرەب دێتن لە هەولێردا دەندرێ هەر یعنی بەبێ بەرنامە چییە بەس لەبەرەوەی قازانجی مادی هەیە ئەوڕۆ عەرەبەکان پێیان دەکرێت ئەوە بکەن هیچ ئەمنی قەومی نییە ترکمان نییە بڕۆ لە چۆمان و ئەوانە دەنگە دەنا ئەو مناقەهەوەتی هەموو دوکۆمنت کاچ منەوە هەموو هەولێرە و هەموو گۆڕین دیموگرافیا و بە دوکۆمنتکردنی ئەوەیە لێرش ئەمەوە هەموو خەڵک سوید دەزانی بیسی گەڕەکەی سویدەکان بە دەگمە ڕێدەدەن خەڵک لێون دەرخانی وەربگری و بکڕی بکڕین نا بەس یعنی خانی نادرێت لە هەموو پەناندەیان لە چەند منتیقەیەک خڕ کردیتەوە لەمامە هیچ خەتەر نی نەس ئەمنی قەومی ڕووس سویدی بەڵام عەرەبێک کە کێشەی قەومیت هەیە لەگەڵی بێگومان خەتەرە ئەتو بێ نیوەی عەرەب بکەی نیوەی کورد بکەی و چێش عەرەبی زوڵم لێکراو نا کە لێیدا قەومی وەکو ئەوی لە شەڕی داعش ئەو دەبی ئەو عەرەبەی کە بزنس و بەعسیە و مجریمە بەهەرحاڵ هاوڕێیان هەشتانەیە من باسم کرد لەسەر ئەو فەزاعەتە ئەوە خوێندن و ئەوانە سەمێ خۆشنا ڕەنگی لای خەڵکێکی نییە بەس لای ئێمە زۆرە خەڵکانێک لێرە لەسەر ئەوەی تەنیا بەڕەش ئیشەچیان کردیە نەفەریان لە بۆ منداڵەکانیان تاعین کردەوە زیرەشی مۆدێراتەکان بوو دەرکرا هەرمانجی یەکەم معاشی وەرنەگیرە یەک پارەی کە وەخت خۆی پارەی تەلەڤیزیۆنی دەدرا پارەی تەلەڤیزیۆنی نەدا بڕوا بکەن سەرۆک وەزیرانەک برم لەسەر پارەیەکی بچووکەوە زۆر باسکرا ئیمونە سالینی پێویست ناکەم ئەوەندە باس بکەمەوە $20 بوو برم سەرۆکی گەورەترین حزبی سویدی کە وەکو نێچیروان و مەسعودیە ژنەکەی لە شوقەی پەرلەماندا نابوو کەس 20 مەترە لەگە خۆی خانەکەی خۆشیان بەکرێدا بووە لە حزب دەرکرا کە مڕەشع بوو لەوە ڕئیاسەی وزەرا ڕئیس وزەرای بە قوربان ئێمە ئەوە دەبین ڕۆژانە لەسەر بچووکترین شت بەرپرس دەردەکرێت کە چی متەسەڕەفی پایتەخت فاشلەکی ئیداری دەچی شادەی کردیە و قۆپیەچی ئەخرەوە دەبین میلەت چه فێر بی بە هەر بێت سەزادەی برێ کوڕە فەقیر وامە کاچی مەشەڵڵا کوڕە ملیۆنێر بەڵام وەکو ئەنگلیس پارەکەت لە خزمەتی خەڵک بکرد بە شەڵە لوت لە ئاسمانی بدا بەس پارەی ڕشکین و هەشتی حەسارۆک و خاتون و گەڕەکی خاتونە چێە ئەو گەڕەک و ئەو شوێنە خەڵکە هەژارە ئەو دۆنمەچی زەوی خەڵکت وەربگرت بە دوو کوڕە هەژارت لە سزن بینا بە دەرێ ئەو تەمسیلیانە چی لە بۆ خەڵک دەکەن بەخۆ هەڤاڵ ئەبوو بەکر خەڵک شتی لێدان لە ئازاری دەوێت بە هەر ئازەکەی بە دەرفێ قوتە بڕۆ ناو بازاری بسوڕێەوە کەی چێشەشی گەورەیە ئەوەی دەوێم ئازاری ڕۆژانەی لۆتی مارک بەرحاڵ هاوڕێیان دووسێ ئەوە بوو بە هیوام لیژنێکی پەرلەمانیەوە بیو ئەو مێڵ خۆشناگە زۆر تێوەرە لێرە شکات لە من بکە وەرە شکات لە من بکە بڵێ قادە بزان چەند مەلەفلۆ دێتە دەینینە گۆڕێ بەوانش کو ئابڕوت دەبن خۆ دوکومنتە یان دەچی هەندێکی دوکومنتیۆن دەتوانن ئەوەتە بە دوعاچوون بکەین وەزایدن دەیامە لە فیتکەتانەگە دەینینەوە ومەش ترسە کاچی من زۆر مەترسە بەدزی سەفەر دەکەی و وەکو وەزیرش ئەوە بە وەگە دەهاتیشە ئەوروپا لە میوانداری داین ئەزانین دێ ئەوروپاشان ئەزانین مەترسە براکەم بە ئێمەمانان دەرێت سەڕۆ تووجدانتەن ئەوە قسەی کەسەکە مەحافزە ئەڵێ ئەگەر پیاوی وەرەوە لە کاتێکداگە بێەوە هەمومانیان نامەوێت باس بکەمەوە چه ئازایەتێکە وەکوی بە پێشمەرگەیەک برێگە پیاوی و هەشتاکان وەرە پیاوی وەرەوە
لە هەولێر لە بژێر دەسەڵاتی بەعز بەکەی خۆت بسوڕێ و خەبات بکە لە بۆ مەوایە نەقانونیە دەوڵەتێکی بەلتەجی ئەوە گوتیان زیندانیانی بادنان کۆدەتایان کردی کۆدەتا بەچ بە تاپڕ مچەکە دەی چاوی من دنیای ڕێز و خۆشەویستی بە هیوام ئومێد خۆشناو بگۆڕێ ئەمری زۆر مالۆ گۆڕین تۆبەکردن بێتە سەرڕێ ڕاست ئیسلام گوتنی واز لەو دیفاع لەو بەڵتەجیانە بێنکە هاوڕیان دوایین جملەم ئەوە بێت دکتۆر شەهاب بەرپرسی نەخۆشی دڵ لەو ماوانە بارزانیە قسەم لەگە کرد زۆر پرسیاری ناخۆشم لێ کرد بەو پەڕی ڕێزەوە قسە لێ کرد سیروان بارزانی کاگەت هەم بارزانی زۆر کەس بەڵام ئەوە مێت خۆشناو ئەو هەموو بەڵتەجیان لە ئێمە بەردایە کە یەک جملەیت کەش بڵێن ئەوە هەرداوە لەو ماوەیە من زدی هەرسێ بەرپرسە ئەمنیە کۆنەکەی یەکێتی ئەژی و حاکم قادر وەستا حەسەنم قسە کرد وەلە چوومە کەرکوچێش دیسان لەگە مدیر شورتە و مەسوول نووربەند و ئەوەی ئەوم کرد بڕوا بکەن لە بۆم نییە ینی سەتا ئەو جوونانەی لای یەکێتیەکان پێم درا قیاسان بە پارتی سەتا دەیە پارتیەکان سەتا نۆهەت زیاترن لە جوێندان و سوکە یەکێتیەکان کردیان بەدەست پێ دەکرێ فەردی بوو و بە ڕێزەوە لەگەریان گفتوگۆ کردم هەمویان ینی کەس ئیهانەی نەکردم چ لە حاکم قادر چ لە بەیشدان بڵێن لە ئەژی چ لە وەستا حەسەن دەی تێگارە فەقیری یانی مەسوول مەلبەند لە مدیر شورتە بۆ جەماوەرەکەیان هەندێکی کەمیان جوێنیاندا بە جەماوەری پارتی ببین هەتا ئێستا دانەکە ساینە هەولێر گوتنی لە جوێندانی ئاسنزم وەلە محافزەکەی هەولێری ئەخر ئینسان ئەمە ناڵێم ئەوە یەکێتی باشە چکە لە یەکێتیشی جوێندان دەگرا و زایدەن ئەتا و عەقیدەشیان نادا ئەوە شتێکی باش بوو بەڵام هەموو نییە کەچی لە پارتیە تا ئێستا هەولێر گوتنی و شێخ دانەکە ساینە پارتیانە هەر جوێن دەدەن ئەوە ئوسلوبیانە کاتێکی خۆش